2000 FM, keeping you up to date with the latest news and current affairs from around the world. Stand by for the next program, broadcasting in Kurdish. ایوار باش گودارن پریزو هیجان لحدر وین گودار مدکنه با پیششکنی برنامه 29/12/2016 اجرای 2000 فیلم بشی کردی لسیدنی استرالیا که او برنامه هری داوینه یا 2016 دو برنامه هیروج برنامه که تیبته ببونه سالا نو سالی 2017 دو امی بشک جوی برنامه تیبتی با پیشش بکن لتواهی برنامه وین کان هرن صد مال پر رادیو و گهدار بکن در روز من کو ام خیتر سالی 2016 بخوازن و خیر هاتنا سالی 2017 بکن سالکی دن در باست دبه سالکی دن جتمن مکیم دبه و جتمن جهانم زیده دبه سال 2016 به هزاران بویرین خوش و نخوش لدخوهیشت و لحر بشکی جهانم بویرکه بو جا عراق و سوریا و یمن و ترکیه بگره تا دیگه گلک ولاتن اوروپا و امریکا و هر بشکی بویر هبو هر وال همی بشن کردستان گلک بویرین نخوش و دردزی هبو بهیویا سال 2017 ببه سالکی آرامی و خوشی و آشتی لتمامیا ولاتن روجلاتا نافین بتیبتی لسوریا و لعراق و لحمی بشن کردستان و قل کرجی بگی هیوی و داخازن خواه امینها تبینین هجمارک جخشکو براین کردلین سیدنی ببونی هاتنا سال 9 بو پیشکش بکن لیل پیشتا سالا نو لو پیروز با پیروز دنیا رسم سالانه حیف و خوشی برچی گودن بریز نفسکار و روزنامه‌وان بریز عبدالوهاب طالبانی تمر سرخط تلفونه که عبدالوهاب پیشکی سرسالی جنابتن پیروز به پیام و هیوا و داخازی تو ببونه هاتنی سالی تزچیه زور سپاس کات مصطفى پیامی من پیامی مروزی کرده کردستانی خوش داره خاطر که خوش داره هیوادارم کردستان دا واری چی آرام دا بجی و خلقکی آسوده بن و ام جیرو گرفت و روشن ناخوشی لکردستان هست واو بی و سرکردایتی کردیش هنگاوی تواو بنیت هنگاوی باش بنیت برو آمانجی هر گورمان آمانجی هر برزمانویش رزگار کردنی کردستان و سربخوی کردستان چونکه برای من ببه سربخوی کردستان هیچ چشک حل ناده هیچ مشکلی حل ناده همو او مشکلانی که استهیا او روشه که استهیا پاش دروز بونی دولتی کرد حل دبه و سر چار سر دکره کی بون بخاونی مالی خومان او وقت دتوانیم او کشان سال سرکن دا خوانی مالی خومان نبین و هر یک لایک اجندایک لگل اجندایک زادت هیچ من پیناکره کی بوین بخاونی مالی خومان همستکان سال سال دکیان و دنیاشون لوی که کردستان برای پیشو دسته و کردستان برای آودانی دسته و ام داعشش لناو دسته کردستان آرامی بگرده با کردستان و سال 2017 بدرای من سالتی باش ده سالتی خوش ده بنسو کمان و با گلی با همو گلانی جهان و ام سنگ ریو بیرو باوری که انسانی که دنیا دا بلا بطا هل ناکشه ده تخواره و انسانیت برو پیشو دسته دیوادارم که همومان لسال 2017 هیوامان با خوشی هده هیوامان با گذران اتباع شده زور سپاس کاک عبدالوهاب و ساری تزل ایوجی پیروز با داوی منی زور سپاس سودايا آقل
نهاجي بريز كاك حما سوران ترمي سرخد تلفون كاك حما پیامیش نافتن ببوني هاتني سالي تزا سالي 2017 چیه؟ پێشەکی کاکە مستەفای گیان زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بتوانم دەنگی خۆم بگەێنم بە کۆمەلگای کورد لایرە و لە هەر شوێنێکە جوان دەدەنگمە هیوای ساڵێکی پرخۆشی و کامەرانی بۆ هەموو لایەک دەخوازم هیوادارم ساڵی داهاتوو سەربەرزی بێ بۆ گەلەکەمان بە سەفرازی بێ بۆ هەموو کەس برسێتی نەمێنێ هەموو شتێ بچێتەوە جێگەی خۆی کوردستان بێ بۆ وڵاتێک وەکو شان بەشانی وڵاتەکانیکەوە ئێمەش ساڵی تازە بە شێوەیەکی پڕ جۆش و پڕ خۆشتر تازەکەینەوە و جارێکیش زۆر سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو جۆگدان و پێی ساڵی نوێی 2017 دیەکەم ئینشەڵڵا ساڵێکی پڕخێر و بەرەکەت و خۆشیە بێ بۆ هەموو لە و دوور بێت لە هەموو ناخۆشیێک جارێکیش سپاسی تۆی بەڕێزەکەم هەر لە خۆشیە بێت زۆر سپاس کاک حەمە هەروە ساڵی تازە لە ئێوەژی پیرۆز بە ڕێزە کاکە مستەفا گیان هەر بەخۆشی هەیان بەریخەم سۆسەنی کێڵا هەی ڕووناکایی ڕەشمەڵانی جا هەیان بەریخەم سۆسەنی کێڵا هەی ڕووناکایی ڕەشمەڵانی جاف هەروەهاش کەمبرا خانم نێرگز بەرواری تەمەیە سەرخە تێلفونێ نێرگز خان سپاس بۆ دەماتە هێوی و داخواز و پەیامەتە بۆ ساڵە نو ساڵە 2017 چیە؟ سپاس مامۆستا مستەفا و ئەس پەیوەندی ئەس بەری هەمی تشتا ساڵە 2017 یاوە پیرۆز دکەم و سپاسیاوە دکەم بۆ ئەو کارێ هەن دکەم بۆ خزمەتێ ملەتێت کوردێت ئوسترالیا کو دەنگێ کوردی بەڵافکەن هیویداریە منە یەکەمین بۆ ساڵە نو ساڵە 2017 دەبێت کو ئەو شەڕێ لە سووریا ببەمەهێت و خەلکی ئاوارە ئەوێ دەربەدەر بووین بزبرنە سەر ماڵ و کار و عەبدێ خو و هیویدارین ئاشتی هەر چار پارتێت کوردستان بێت و ئەف ساڵە نو ساڵەکە ئاشتی و ئازادی بۆ هەمی ملەتێ کورد هەمی عەردا سپاس گەلێک سپاس نێرگز خان هەروە ساڵە نو لە وەژی پیرۆز بە گەلێک سپاس ودقال سرقردني لو ودقال سرقردني تلسقلم بوايا تنادم مالدني تنادم مالدني استنادم مالدني الكتم وان شابا ودقال سرقردني ودقال سرقردني گودن بریز نهاجی دکتور موفق سورانی تەمەیە سەرخەتە تێلفونێ کاکە موفق پەیامیش نابتەن هیوا و داخوازیش نابتەن ببوونەی هاتنی ساڵی تەزە چییە؟ زۆر سپاس کاک مستەفا ئەوەی ڕاستی بێ 2016 چەندە ڕەشاتی سیاسی و دارایی و قەیرانی جۆرا جۆر لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی کوردستانی باشوور ڕوویدا هیوادارین ساڵی 2017 ئەو کارە ساتانە بەرەو باشی بڕوا و بە تایبەتی لە باشووری کوردستان حکومەت هەست بە مەسئولیات بکا و زیاتر بەرژەوەندیەکانی هاوڵاتیان بخات پێش بەرژەوەندیەکانی خۆی و بتوانی چارەسەرێک بۆ قەیرانە سیاسەکان بدۆزێتەوە و پەرلەمان بخاتە کارکردن و چارەسەری کێشەی دارایی لە کوردستان بکات و بتوانی
وەزعی کوردستان ئارام بێتەوە. بەرژەوندێ تاکڕەویەکان بەلا بخرێ ئەگەر بۆ کورسیە یان بۆ بازرگانیان بۆ پارەیە بۆ هەر شتێکە، بەڵام ئەوە بیر بخەنەوە کەوا لە کاتی شۆڕشە ئەو خەڵکە یارمەتی پێشمەرگە و شۆڕشیدا و ئێستا کە پشتیان لە خەڵک کردووە کە ئەمە شتێکی مەحالە و وڵاتەکەمان بەرەو کارەساتێکی گەورەتر ئەوە. هیوادارین ئەوانە چاک بێت و وڵاتەکانمان بەرەو پێشەوە بڕوە. زۆر سپاس. زۆر سپاس کاک دکتۆر موفق سۆرانی ساڵی تەزەلی وەجی پیرۆز بە. لێش پیرۆز سپاس. نهاجي كاك محمد بقيت ما يسر هذا تلفوني كاك محمد سپاس بو دماتا هيفي و داخاز و پیاماتا ببوني هاتنا سال 2017 چیه؟ سال 2017 از هیوی دارم که ام حتی پاچت کردستانی به هف بیک دنگ بیک دست که بو سال 2017 خواه آماده کن بو سر بخویه که کردستان یا باشور. ام هیوی دارم که کرد همی ببنیک و هیوی دارم سال 2017 ببیت سال کرده ببیت سال سربخویه کردستانی. گلک سپاس که محمد امجی سال 9 و پیروز دکن. و هر وزازیل و همی کرد دلسوز و مهربان. وزي السعر مكاريبا بقطعة زمنا استني زانم بدل خواه قد امریز نهاجی که کمال هورمی تم سر خدا تلفونی که کمال هیواو داخاز و پیامی جنابتن ببونه هاتنی سالی تازه چیه؟ سپاس کاک مصطفى جان بەسڵاو ڕێزەوە لە خۆتان و جۆگرانی رادیۆ 2000 FM. بەداخەوە تاکو ئێستاشی لەگەڵ بێ کاک مصطفى هەر چوار پارچە لە ناخۆشی و شەڕدایە و دژمنان ناهێڵن و نایانهەوێ کورد لە وڵاتی خۆیدا بە ئاشتی بژی. بۆ نمونە هەر لە شەوی 20 لەسەر 21 ئەو مانگە کە بە شەوی یێلدا بە ناوبانگە و درێژترین شەوی ساڵیشە لە شاری کۆیەی باشووری کوردستان کە ئەو جێژنە ڕۆژی لەدایک بوونی شەوی یێلدا ڕۆژی لەدایک بوونی شەهید دکتۆر عەبدوڕەحمانی خاسم لێ دوو بۆم تەقێنرایەوە بەداخەوە کە ئاخرین ڕووداوی دڵتەزێن و ناخۆش بوو بەڕاستی بوو بەهۆی کوشتنی 6 پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستان و پێشمەرگەیەکی ئاسایشی هەرێمیش و حتا دوو کەسی پێشمەرگەی هەرێمیش بریندارن و سێ چوارێکی دیکەی هەروە پێشمەرگە بریندارن. هیوادارم لە ساڵی 2017 زانیدا ئاشتی و هێمنی باڵ بەسەر هەر چوار پارچەی کوردستاندا بشێشێ و ببێتە جێگری شەڕ و ئاژاوە. هەروەها هیوادارم هەموو هێزەکانی کوردستان لە هەر چوار پارچە تەبا و ڕەبا بن و لە بەرامبەر دوژمندا یەکگرتوو بن. بەگشتی لە ساڵی تەزەدا بۆ هەموو تاکی کوردیش داوای سەرکەوتن و سەرفرازی دەکەم بە تایبەتی کوردەکان لە ئوسترالیا. زۆر سپاس کاک مصطفى جان بۆ کاتێ بۆ نووسەرخان کە سپاس کا کەمال هەروەسای تەزەلی وەجی پیرۆز بە. گەلێک سپاس. أردم دنالي بقيرين وغازي أردم دنالي بقيرين وغازي إلان ديدي خوي بقيرين فريادي أي فراس امروز
نهاج كاك من بابان ترمية سرخة تلفون كاك هي من بيامي وهيوا وداخاسي تو بوني هاتني سالي تزلشي بەڵێ کاک مستەفا سەرەتا سپاس بۆ بەڕێستان و بۆ سەرجەم گوێگرانی ڕادیۆی 2000 FM لە ئوسترالیا ئومێدەوارم ساڵی ئایندە ساڵی 2017 ببێ بە ساڵی خۆشی و شادی بۆ هەموو گەلانی دنیا بە تایبەتی بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەو نەهامەتی و قاتی و قڕ و ناکۆچی نێوان لە نەسیاسیەکان کۆتایی پێبێت و ببێ بە ساڵی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی سەربەخۆ. ئومێد دەکەم ساڵی 2017 کۆتایی بێ بە ناکۆچی و نەهامەتیەکانی گەلەکەمان دووبارە ساڵی نوێ لە هەموو لایەک پیرۆز بێ و دووبارە سپاس بۆ پەیوەندیەکەتان هەر لە خۆشی و شادیدا بن. زۆر سپاس کاک هێبن هەروەها ساڵی تەزە لێوەژی پیرۆز بێ. زۆر سپاس زۆر قدام ريز نهاج كاك اسماعيل عسكري تمر سرخة تلفون كاك اسماعيل بيامو هيوا وداخازيتو ببوني هاتني سالي نو سالي 2017 چیه؟ خوش کاک مصطفی جان هي دار ساڵی 2017 بێتە ساڵی خۆشی و تێکەژیان و ئاشتی بۆ گەلانی ناوچەکە و ئێمە کوردیش وەکو هەر نەتەوەیەکی تر ناوچەکە هیوادارم لە ساڵی 2017 دا دوور بکەوینەوە لە توندیتیژی و هەروەها ببێتە ساڵی خۆشی بۆ تێگەیشتنی ویلایەتە سیاسەتانی کوردستان بە تایبەتی لە باشوور هەروەها بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان و جارێکی تریش ئێمەش وەکو میلەتانی ناوچەکە بە هیوا ئاواتەکانمان خۆش بگەین. زۆر سپاس دەکەم کاک مستەفا. زۆر سپاس مامۆستا اسماعیل هەروەها ساڵی تەزە لێوەژی پیرۆز بێ. زۆر سپاس زۆر خۆش. نهاجی کاک سامبابان ڕێخستنا جوانین کوردی سیدنی تەرمەیە سەرخە تێلفۆنێ کاکە سام سپاس بۆ کاتی جنابتان پەیامی جنابتان وەکو گەنجێکی کورد لە سیدنی بۆ بۆنەی هاتنی ساڵی تەزە ساڵی 2017 هیوا و داخازیتو چیە؟ زۆر سپاس کاک مستەفا بۆ بەرنامەکەتان دەستخۆشیتان لێ دەکەم هیوادارم لە ساڵێکی نوێ بتانی ساڵێکی خۆش ساڵێکی خۆش هەموو لایەک بۆ کوردان هیوادارم بتانین بە ئاشتیەوە بە ئارامی کورد بۆ کوردان بە تایبەت بۆ کوردانی شاری سیدنی سارێکی خۆشی و سارێکی سکسەسفڵ بیتن و هەر پێکۆ بین و هەر لە خۆشی بین. زۆر سپاستان دەکەین و دەستان خۆش بێت. سپاس کاک سامی مەژی هەروەها ساڵی تەزە ئێوە پیرۆزەکەن و سەرکەوتن بۆ کار و خەباتی ئێوە داخواست زۆر سپاس کاکسە. زۆر سپاستان. گودای بریز اج دل دا وحمیان سپاس دکم ایکو پیوندی ترمنگریدان هەروەها سپاس بۆ خوشک و براین کول تەوێ بەرنامە دی بەشیدا بەشدار بوون اج دل دا سپاس دکم سەر ساڵەوە پیرۆز دکم سەر ساڵە گەلێ کورد لە هەمی بەشین کوردستانی پیرۆز دکم بەهێویان ساڵە 2017 ببە ساڵێکی ئارامی و خۆشی و سەرکەوتنە گەلێ مە لە هەمی بەشین کوردستانی ساڵە نۆهل و پیرۆز بە. كم كاران واسكاوكن از عشقی پیش بالم وای وای